دکتۆر فریدون خۆش هاتنە ڕێی بەڕامەی کورکونەکشن. سویدێکی وڵاتەی لە هەرە پێشکەوتی جیهانە تا چەند وە لە ئی پەتایە ڤیرۆسی کۆرۆنا سەر و سەودای کردیەوە شێوەیەکە سەرکەوتیانە. خۆشحاڵم کاجان بەشداری لە بەرنامەکان. هەرە جوور دیارە متاسفانە سوودیش فرە جوور فرە لە کشوەرەکان دنیا و بخصوص لە قەرب نەتەنیا ئەوەی کە هیچ بەرنامە ڕێزی ئامادەکاری ڕا پەتای کۆرۆنانەیە باڵکو قافڵگیریش بی و دوورە ئەستاف درستی سەرەتایین وەسایل ئەڕا ئازمایشکردن و پەزیرش نەخۆشەکان نیاش. البته چما پەتای کۆرۆنا وەسایل سیستەمە تەندروستی سوودا ڕەنیا. دکتۆر فریدون سوید کە پەیڕەوە سیستەمە سۆسیال دیموکراتیە کات چجورە بەراوردی کەنوە لە سیستەمە سەرمایداری ئەمریکا کە تێدا ڕۆبەڕووبوونەوەی پەتای وەکو پەتایە ڤیرۆسی کۆرۆنا. بە هەرحاڵ یەکدان لە خاسیەتەکانی لە وڵات سوودیرم ئەوەی کە تامین است یعنی تەمام نەخۆشەکان ئەوەی کە وابەستەوە تەبەقەی ئیجتیماعیکەن کاردارن یا کاردارن یان جین یا ئەسڵیەتە سوودی دێ لە بەهرەی ئیجتیماعی بەشدارن وەو خاترە گشتان لە یەک جور سیستەمە تەندروستی و دارو دارخۆردارن. ئەوەی کە کار بود یا تووشە پەتای کۆرۆنا بود ترس لەوەی کە نەتوانێ دەرمانی کە گەلە سوودیدریەت شامل ئەونەوە. متاسفانە لە کشوەری سەرمایەداری بخصوص لە ئەمریکا ئەوان گشتی تەندروستی نێرن خاطر ئەوە بوتە کە ئەو کەسگەلێکە کەم دەرامەدن یا دەرامەد نێرن ئەو سیستم داشتیە نێرن ناتوانین لە شرایط مساویە دەرمان بارخوردار بوو. دکتۆر فریدون سێرەوە سوید جیواز لە وڵاتی لە ئسکەندناڤی هیما مناڵەکان چنە خوێندگا و زانگو و دانشگا و شتانە قەرار نییە مردم لە یەک جور بکەفن. هەروەی باسکە لێ سیستەمە سۆسیال دموکرات سوود جیاواز هەڵکەفتێ وەلە یا بەمەیەک دژوە کۆرۆنا وەلە کشوەرگە لە دنیاە هەتا لە ئەسکاندیناویە جیاواز دێت. لە کشوەرە سوئد سێ کرد یا تەوازن یا باڵان لە بین ئازادیە لە فاردی سیستەمە ئەقتصادی سیستەم و تەندروستی وەوجود بێت وەخاتر ئەوەی کە 1 ملیۆن مناڵ دیریم کە لە ئەبتدایی مەدرسەی ئەبتدایی وەخاترەوەی کە ناتوانێت گشتیان بخرێنە ماڵوە کە یانێت یا لە ئەقتصاد کشوەرەکە بریان هەم زیاتریش لە سیستەمە تەندروستی بریان کە ئەکسەرەن باوکو دەوانە مەجبورن کارەکان وەجی بیلن و لە ماڵ و دیار مناڵەکانەوە داڵنیشن دەرحاڵێک هیچ تایسا تاقیق یا پژوهشێک نیشان نیایە کە قەرەنتینەکردنە تەمامی وڵات بتوانێت وەرگیری لە کۆرۆنا بکەیت. لە عین حاڵی سیستەمە سوود سری محدودیت دانا البته ئێمە دانشگا پیرسان تاتیل کردیمنا لە وفرە لە کارگە لە تەندروستی و دیجیتالی ئەنجام دەیمن وەسەر ئەوەیشەوە فکرکەم ئەو سیستمێکە لە سوود لە دەراز تا تاسیرە مثبت دێت چونکە ئەو ئیسەی ئێمە دوێنێ من کە تو ناتوان یەک شوەر بخەیت ڕا مدەتی نامەحدود چونکە پژوهشەکان نیشان داوێت کە قەرەنتینەکردنە لە مدەت نامەحدودا توانێت زەربەوێ لە دەراز مدەت تەندروستی سەلامەتی لە خانەوادەکان بێت بێژە لە مەسائڵە مەنفی و زەربەوێ لە منفیە مەسائڵە ئیجتیماعی و هاتوچوو یا بین خەڵکەکان.